ئەگەر دەسەڵاتێکی دادوەرە بە کاک عەلی لە 96 تا 2000 تا ساڵی 2000 لە سۆران قایم بوو ئەمە خەڵکی سۆران باشە خەڵکی ئەم دەبەرە ئەم کاک عەلی باشە ئەوەندەی گەندەڵی کرد ئەوەندەی گەندەڵی کرد ئەوەندەی گەندەڵی کرد ئێستاش دەگەلا بێ شار ڕاستەڵی نەبووە بەخۆی ئەوەی تو دەزانی چۆن ئەوەی تو ئەو بێوجدانیە دەکەی کاکە بێوجدانی چییە دەزانی چۆن ئێستا لە خەڵکی سۆران پرسیارکە ئێستا لە خەڵکی سۆران پرسیارکە لە چێ پرسیارکە ئەو ئیشەگ ئەو ئیشەگ کاکە سۆران تەزاوزترین شارە لە هەموو عێراق باشە ئەتۆ بزان ئەوەڵەن تەمەنی تۆ ئەوە نەبووە سۆران گوند بوو بە تەنیس و تەنەکە دروست کرابوو ئەو کاتە هیچ امکاناتێکیش باشە خەڵکی سۆران هەموو دەزانن وجدانیە دەکەن ئەو کاتە هیچ پارەیش نەبوو ئێستاش تەحەدا دەکەم خەڵکی سۆران هەموو تعداد نفر بيت بلا يك ولا كان خدش السودان مستحاض بلا انا تستدعي بلا يك كان السودان توزيع كان السد زاد دكان كان السودان هل كان شوار متر بون باش ام بابا تبيوندي بيكونيا شوار متر بون كان عليه لو مسؤول كان كده